خەڵکی سووریایە نەبتەنێ دشەردە یان دڕیا کۆچبەریە دەدمرن بەڵێ هەیە لە جهێ خۆشی دناوا سووریایە دەدمرن لێژبە بڕچیبوونی و نەبوونە خواردنێ وێنەیەن گۆژێ تاخە مەدایە یا دیمەشقی دەردیکەون ڕەوشا خراپ یا خەلکین وێ تاخەی گۆژە هەیەمە 6 مەهانڤە دەبن دۆرپێچە لەشکەری دەیە زەلال دکە و هەیە نەها نیزیکێ 15 کەسان ژیانە خۆش دەستدانە ژبە بڕچیبوونی تاخە مەدایە 26 کیلومتران دێکەوێ ڕۆژاڤایە دیمەشقا پایتەختدا هژمارە ئاکنجیوێ نیزیکێ 40,000 کەسن و ژالیە ئارتێشا سووریای و چەکداری حەزبەڵاڤە هەیەمان نیزیکێ 6 مانە هاتیە دۆرپێچکردن لێگۆری چالاکوانەی سووریای ژیانە 40,000 کەس دێ مەترسیەدەیە ژبەر نەبوونە خواردنی و شیرێ زارۆکان و ڕۆژانە یەکە ژبەر بڕچیبوونی دمرێ و دەهانژیش بۆ نەخۆشخانەی مەیدانی تێن بە گوهستن پشتی گۆژهێشێ خۆتکەون وەک هەموو شەران هەردەم وڵاتی قوربانی یەکەمێ شەرن هەر چەندەگو پرانیا ڕێکەفتنی ناودەولەتی تەگەز دکن گۆ نابێ وڵاتی دشەردە بێن بەکارانین یانژی بڕچیبوون لە هەمبەروان بێ بەکارانین وەک مادەیە 51 یا ڕێکەفتنا جنێف یا ساڵە 1940 لێ دپرانیا شەراندا یاساتێ بن پێکردن لێگۆری جواتە ئاسایشە نەفدەولەتی گوت راپۆرتا خۆدە دە 22 مەها دەربازبووی دامەژە پێکریا 13 ملیۆن و نیف سووری پێدڤیاوان بە ئالیکاریا بلێز هەیە 6 ملیۆن و نیف دنافخۆیە سووریایەدا و 4 ملیۆن و نیفیش دەروی سووریایی هەروەها نزیکێ 393,000 کەس لێ دەڤەرێن دەبن دۆرپێچە دەمانە ئاسەی پێدڤیاوان بە ئالیکاریەن بلەز ژێ خواردنەوەی و دەرمانان هەیە هەرگۆ کریزا سووریای بەردەوام دکێ باندوریاوێ لێ سەرتەڤە هیاوارن ژیانێ لوی وڵاتیژی بەردەوام ئیبراهیم ئادەم ئێناڕ